ئینشاڵڵا ڕۆژێک دێت مردوەکانمان پێیان شاد ئەبینەوە، قسەیان لەگەڵا ئەکەین، باوەشیان پێ ئەکەین، چونکە بەخوا بیریان ئەکەین. وەڵڵاهی دەیەها جار سەدەها جار هەندێک پیاوی بە تەمەن دەبینم بێتاقەتە بم، چونکە باوکم بیرەکەوێتە خواری خۆش بێت، تۆ براکەی خۆت بیرەکەوێتەوە بە کەسێکی تر. وەڵڵاه جاریوە پیاوم بینیەوە داچەڵەکەم وەزای باوکی خۆ بە. هەمومان ئازیزمان مردووە، بەڵام ئینشاڵڵا ڕۆژێک دێت بە یەک شاد دەبینەوە لە دوای مردنمان وە لە بەهەشتیشە. لە ئەثەرێکی صحیح داهاتوە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس بۆمان باس دەکات کە لە صحیحە هاتووە، هەندێک زانایش دەفەرمون لە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ڕیوایەت کرا خوای گەورە لە ڕۆژی قیامەتە چی بۆ ئینسانی ئیماندارەکات. پیاوێک باوکێک دایکێک بەهەشتیە، پلە و پایی زۆر بەرزە، بەڵام کوڕەکانی و کچەکانی لە خوار ئەوەوەن پلەیان نزمترە لە بەهەشتا، کوڕەکەت کچەکەت پلەی وەک تۆ بەرز نییە. دەفەرمی ئیمامی عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێ بێ، خوای گەورە پلە و پایی منداڵەکان دەهێنێتە ئاستی پلە و پایی دایک و باوکی. بۆچی؟ بۆی دایک و باوکی دڵیان خۆش بێ. خوای گەورە دەفەرمێ ئەمە ئێوە ئەی کوڕ و کچەکان شایستەی ئەم پلە و پایە نین، بەڵام خوای گەورە وەک ڕەحمێکی خۆی پاشان لەبەر ئەوەی دایک و باوکتان دڵخۆش بێ ئەوە ئێوەمان هێناوە ئاستی دایک و باوکتان بۆی بخۆتان لەگەڵ دایک و باوکتانە بژین.